میشە شانۆکارانی کورد لە هەرکوێک بووبن هەوڵیان داوە کە لە چالاکی و فستیڤالەکاندا نمایشەکانیان لەلایەن بینەرانەوە زۆرترین بینەری هەبێ و هەوڵیشیان داوە ئەگەر لە فستیڤال و چالاکیەکاندا بۆ خۆیان بەشدار نەبن هەوڵ ئەدەن بە تایبەتی لە تاراوگا کە خۆیان دروستکەری چالاکی و فستیڤال و ئیڤێنتە هونەریەکان بن. لە ئێستادا دیمانەیەک لە یەکێک لە شارەکانی ئەڵمانیا ساز کراوە بۆ شانۆ لە ژێرناوی بیرەوەری گەڕانەوە بۆ نیشتیمان بۆ شانۆ. قسە و باسی زیاتر دەربارەی ئەم چالاکی و ئەم فستیڤاڵاکەم لەگەڵ زۆر بەڕێز ڕزگار مونزیر کە یەکێک لە شانۆکار و یەکێک لە هونەرمەندەکانە کە لە کۆنتڕۆڵی ئەم چالاکی و ئەم فستیڤاڵەوە لەگەڵ ئێمەیە. کاک ڕزگار مونزیر سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. زۆر زۆر سپاس بۆ تۆ. لەناو ئەم چالاکیە یاخۆت لەناو ئەم فستیڤاڵەدا بە تەنها شانۆ نمایشەکرێت یاخۆت پێرفۆرمانسی تایە یاخۆت وەرکشۆپ سیمینار؟ بەڵێ ڕێگەی بەرنامەدان بە حەز سڵاوگەز بێنم بۆ بینەرازەکان بۆ ڕێخستنی دیمانێکی سێ ڕۆژی ئەوەی کە زۆر گرنگە پێم وایە ئەوەی کە تۆزێک هەمەڕەنگی و گۆڕان لە شوکار و بەرنامەکەیانە دابنی بۆ دروستکردنی هارمۆنیەکی جوان لە ئیشەکەیە کە ئێمە نمایشی شانۆ دوو نمایشی شانۆییمان هەیە. شانۆیەکی دیمانەیەکە کابارێتە کە کۆمیدیایە بە شێوازی جیاوازتر لەگەڵ دوو پێرفۆرمانسێکیان شێوەکاری و پێرفۆرمانسێکیشان دانسە لەگەڵ جوڵەیە. ئەمڕۆ هەموو ڕۆژەکە بەڕاستی خەریکی ئەوە بووین کە ڕۆژەکە بە گشتی ئێمە سەرقاڵی کارکردن بووین لە بەیانیا وەرکشۆپێکی دەنگ و جەستەمان هەبوو. دواتریش چەند نمایشێک کە کەمێکی تر خۆشحاڵانە بۆ ڕۆژی دووەم لەسەر یەک نمایشی شانۆی کابرەتی تووتچی کە کۆمیدیایە و گروپی کابرەتی کوردی ئەنجامی دەدات لە نووسینی دەرهێنانی خۆمە. هونەرمەندان هیواونی و بڕیار حەمەڕەشید وەکو ئەکتەر نمایشی دەکەن. ئەمە چوارەم چالاکی ئەمڕۆمان بوو کە بۆ ئەم ئێوارەیە کۆتا چالاکیشمانە بێت و بەیانیش سێ چالاکی ترمان دەبێت و سبەی ئێوارە کۆتایی دیمانەکەمانە کە سێ ڕۆژی خایاند لە شاری هالێ ئەڵمانیا. زۆر باشە. چەند شانۆیی یاخود چەند گروپ لە شارەکانی هەرێمی کوردستان لە شارەکانی کەرکووک، سلێمانی، دوهۆک بەشداریان کردبوو؟ ئەوەی جێگەی داخە بۆ ئێمە کە نەماتوانی لە کاتی خۆیان هەڵبەتە لە دەسەڵاتی ئێمەشانیە یا دواکەوتنی ڤیزە یان هاتنەوەی ڤیزە بۆ ئەو گروپ و کەسانی کە بانکێش کراون داوەتنامەیان بۆ چووە لە کاتی خۆیان بەڕاستی نەکرا وەڵام بدرێنەوە خوریای ئێمە بکەون. بۆیە لە ئێستادا بە خۆشحاڵانەوە هەرچۆنە گوێت تیپی شانۆی لەرێ لە کەلاری ئازیزەوە میوانی دیمانەکەیە و سبەینێ لە سێم ڕۆژی دیمانەکەیە نمایشەکە کاتژمێر پێم وایە 5:30 ئێوارەیە. زۆر باشە. ئاماژەت بۆ کرد کە چەندین وەرکشۆپ و سیمینار و پێرفۆرمانسیشی تایە و چالاکیەکە ئەم بابەتانەش لە خۆگرێت. ئەوانەی کە ئەم بابەتانە پێشکەش ئەکەن کێن و زیاتر بابەتەکان یاخود تەوەری باسکردنی بابەتەکان لەسەر چییە؟ سیرکە بۆ دروستکردنی و ڕێخستنی ئیڤێنتێکی وە دەبێت چاو لە گرنگیەکانی خەڵک بگری. هەر گروپە لە خەڵک و هەر کەسە بۆ خۆی گرنگێکی تایبەتی کە بە دواوەیەتی هەیە چێژ لە شانۆ وەرەگرێ، هەیە چێژ لە دانس وەرەگرێ، هەیە چێژ لە موزیک و گۆرانی کوردی وەرەگرێ. هەڵبەتە ئەوەی کە جێگەی خۆشحاڵیت دوێنێ توانیمان مینی کۆنسەرتێکی بچکۆلانەی کوردی بە ڕۆحێکی کوردیانەی جوان و پاکەوە پێشکەشی بینەران بکەین کە دەستپێکێکی جوان بوو کە خەڵک بەڕاستی زۆر ڕازی بوو، دڵخۆش بوو. ئەویش هونەرمەند بێژن جەزا لەگەڵ دوو میوزیسیانە کە بانگێش کرابوون بێ ئەوان دەستپێکی دیمانەکان کردەوە. بۆیە ئێمە هەوڵماندا لەگەڵ هەموو ئەو گۆڕانکاریانە کۆمەڵک بەرهەمی تریش نمایش بکەین کە لە ئاست گرنگی و هیوا و حەزی خەڵکا بێت کە بە
دواوەتی یەکێک لەو پێرفۆرمانسانە یاکێک لەو وەرکشۆپانە دکتۆرە نیگار حەسیب قەراخی بۆ جەستە و دەنگ لە لای ئەکتەر چەند گرنگە لای مرۆڤ یاسایی چەند گرنگە کە لە خۆشحاڵانە لە ڤێنناوە هاتووە وەرخۆشی ئەندامی باڵای بۆردی دیمانەکەمانە بەیانی شەر بەردەوامە بێواتە لە دوو بەش یەگەگرێتەوە ئەو وەرکشۆپەی کە پەیوەستە بە ئەکتەرەوە ئەمڕۆژ سیمینارێکمان هەبوو بۆ خاتوو ڕێزان عارفکە باسێک بوو لەسەر فکر و ئەدەبیاتی ئەبسن و شانۆی نورای ئەبسن پێچێک لە شانەوە شاکارەکانی ئەبسن کە باس و خواسێک بوو لەسەر ناوەڕۆکی بابەتەکە و لەسەر شێوازی کارکردن لە کەڵتورە جیاوازەکاندا لە دیدی جیاوازەوە چۆن تەماشای بەرهەمەکان و ئازادی بیرۆڕات دەربڕین لە نووسینەکانی بەڕاستی و داوای ئازادیکردنی ژنان لە نووسینەکانی ئەبسنە بە دەردەکەوە و خەڵکانێکی خۆشحاڵانە بەشداری باس و کۆڕەکەیان کرد لە دوایەوە نمایشێکی سەبامان هەبوو بۆ هونەرمەندێک ئەحمەد ڕەشید کە دکتۆرە نیگار پێرفۆرمانسەکەی ڕێخستبوون نمایشێکی 15 خولەکی بوو تەنها مۆسی موزیک و جوڵە و دەربڕێت بوو بەڕاستی و قسەما کە بینەر بەڕاستی لەژێر کاریگەریە بوو کارێکی ناوازە و جوان بوو دەرمەند بێگەت لە هۆڵنداوە هاتووە و بەشداری کردووە لە دیمانەکەمان. زۆر باشە لەناو ئەو سیمینار و با بڵین بابەتانەی کە باس کران یاخود پێشکەش کران هیچ بابەتێک هەبوو لەسەر گۆڕینی بیرکردنەوەی مرۆڤ لە تاراوگای یاخود گۆڕینی بیری مرۆڤ لە غوربەت یاخود لە تاراوگا؟ ئەم شتانە دەکرێت لە کاتێکی ترا هەڵبەتە تۆ دروستکردنی ئیڤێنتێک کە ئێمە خۆمان مەسەلەن ئامانجە سەرچەکەمان ئەوەیە کە سوود لە بیر و ڕاو لە ئەزمونەکانی یەکتری وەربگرین وەکو هونەرمەندان لە دیاسپۆرا لە دەرەوەی وڵات بەڵام ئەمە بە ئەزمون دەکرێت لە دواترە بتوانین نووسین و قسە و باس و بەرنامەی تایبەت لەسەر بکەین بەڵام ئەوەی لە ئێستا جێگەی باس و سەرنجی ئەمەیە کە بتوانین بە هەمووان ئەوانی کە لە دەرەوەی کوردستان دەژین و ئەوانشی کە لە ناوی کوردستان بتوانین جۆرێک لە پەیوەندی و لە هاوئاهەنگی و لە پشتگیری و لە بەردەوامی و لە هەندان و لە شێوازێک لە گۆڕینی بیرکردنەوەمان لەگەڵ یەکتریە ئاڵوگۆڕی بیرورا لەگەڵ یەکتریا دەوڵەمەندکردنی یەکتری ڕەخنەگرتن لە یەکتری ئەمانە دەکرێت لە کاتێکی ترا کە چۆنەڵی پاڵاوتنی ئەو ئەزمونە بکە ئیستا لە ئیستەیە ئێمە خەریکی دواتر ئەتوانین هەمومان بەجیا لە بەرنامەی تایبەتە قسە و باسی لەسەر بکەین و گرنگی بدەین بەم لایەنەی کە هونەر لە ئەوروپادا یا هونەرکردن لە ئەوروپادا بەڕاستی بۆ بینەرانی کورد بەڕاستی دەبێ بە شکلێکی ئاوا لاوەکی سیر نەکرێت و دەبێ خەمخۆری و دەبێ جدیەت و دەبێ بەڕاستی سووربوون و بەردەوامی و سەرکێشی و ئەوانی لەگەڵدا بێ ئەجینا بەڕاستی کار ناکرێت وەکەوەی کە ئێمە هێشتا مەسەلەن ئەم جۆرە لە کار و ئیڤێنتانە هیچ بەڕاستی دەستگایەکی فەردی لە دەوڵەتەکانە بە تایبەتی وەزارەتی ڕۆشنبیری کوردستان و لاوان هەتا ئیستا مەسەلەن ئاوەڕێک لەم جۆرە ئیڤێنت و فستیڤالە نادادات و گرنگی نادات بە سازدانی ئەم جۆرە کارانە کە خۆی لە خۆیدا دەتوانی بڵێ گرنگێکی زۆری هەیە کە تۆ کەڵتور ناسنامەی دەتەوەی و کەڵتور ناسنامەی جوانی و کەڵتور ناسنامەی بەڕاستی خەڵکە. دەستەکانت خۆش بێ زۆر بەڕێز ڕزگار مونزیر هونەرمەند سپاس دەکەم کە لە ئەڵمانیاوە لەگەڵ من بووی لە ڕێگەی سکایپەوە بڵێ خۆشەویستان من هەر لەگەڵ ئەم دیمانێ ئەمێنمەوە چەند لێدوانێکمان هەیە کە هونەرمەندان و شانۆکاران لەم دیمانەیەدا تێبینیەکانی خۆیان یاخود سەرنج و ڕای خۆیان لەسەر دیمانە کە داوایەکێک لە هونەرمەندانە خاتوو گزیزە عومەرە کە ڕای خۆی یاخود تێبینیەکانی خۆی لەسەر سازکردنی ئەم جۆرە دیمانانە داوە. بەڵام کە من بەردەوام شانم گیر بوو شانم بەرز بوو شانم هێنا بۆ وەرەوە یعنی ئێستا من تەمسیل ناکەم کە دەنگ وای لاتۆ دەنگ خۆی وای لێ بەهۆی ئەوەی کە من ئێرەم تون کردەوە بەڵام کە من کە ڕێک وەستای تو بەردەوام ئەمە ڕێک ئەڵێ داری ڕەقی چەقاوی لە ئەرز
پڕبەدڵ پیرۆزبایی لە گروپی کابارەتی کوردی یەکەم لە دیاسپۆرا بۆ سازدانی خولی دووهەمی دیمانەی شانۆی کوردی. ئەمە لێرەوە بڵێم کە زۆر خۆشحاڵم بەوەی کە لە یەکەمین سازدانی خولی یەکەمی دیمانەی کوردیا من هاوکار و پشتیان بووم و بە تا ئێستاش بە بەردەوامی بۆ سازدانی خولی دووهەمیش هەریکێک بووم لەوانەی بۆ ڕاوێژ و پێشنیارەکان بەردەوام لەگەڵ ئەم گروپە کارم کردووە. ئەمە هەر لە سەرەتای ئەم دامەزرانی ئەم گروپەوە بۆ سازدانی ئەم دیمانەیە ئێمە هەمیشە لە هەوڵدانا بووین بۆ هاوکاری و بۆ پەیوەندی و یەکێک لەو هەوڵانەی کە خۆم بەردەوامی لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیریە بۆ سازدانی خولی دووهەمی ئەم دیمانەیە هەوڵی تەواومە، بەڵام زۆر بەداخەوە هیچ وەڵامێکی ئەرێنیمان دەست نەکە و بەڵام خۆشحاڵم بەوەی گوڕ و تین و عەشقی ئەم هونەرمەندانە بە جۆرێک توانیان کە خولی دووهەم بە هەموو شێوەیەک ساز بکەن و بتوانن جێپەی خۆیان جارێکی تر بسەلمێنن و گرنگ ئەوە نییە کە فستیڤاڵەکە یاخود دیمانەکە چەندە، گرنگ ئەوەیە پەیامی فستیڤاڵەکە زۆر زۆر گەورەیە. ڕاستە ژمارەی نمایشەکان کەمن، بەڵام گرنگترین شت بۆ ئەم دیمانەیە بەردەوامیانە، ساڵانە بە بەردەوامی لەو باوەڕام کە ئایندەیەکی گەشی باشی هەبێت بۆ شانۆی کوردی، چ لە ناو تاراوگە و چ لە دەرەوەی کوردستان، و بتوانن پەیوەندێکی باش دروستکەن کە خۆی هەر فستیڤاڵ و دیمانەیەکیش ئامانجەکەی تەنها دروستکردنی پەیوەندی بەهێزە لە نێوان گروپە شانۆی و گروپە هونەریەکانە. دووبارە من پێش هەمویان پیرۆزبایی لە خۆمانەکەم، دواتر پیرۆزبایی لە گروپی کابارێ دەکەم و پیرۆزبایی گەرمم بۆ هەوڵ و ماندووبوونی هونەرمەندانی بەڕێز، هونەرمەند کاروانی عەلی مچۆل، هونەرمەند ڕزگار مونزیر، هونەرمەند هیوا عەونی کە بەڕاستی ئەمانە زۆر بەدڵسۆزانە و بە عەشقێکی گەرمەوە توانیان ئەم ساڵیش خولی دووهەم ساز بکەن و پێیانەڵێم ئێمە بەردەوام لەگەڵتانین و بەردەوام پشتگیریتانەکەین، هەمیشە سەرکەوتوو بن، چەپکە گوڵی پیرۆزباییمان بۆیەوە. بەلای منەوە ئەمە زۆر مهمەکەیکەین، لەبەر لە ئەڵمانیا ئەمە شانۆکاری کوردی و دیاسپۆرا کە تێکەڵە بن زۆر نییە. ئیتر ینی ئەمڕۆ بەو وەرکشۆپۆیش کە مامۆستانی گەرکردوێتی ینی شتێکی زۆر مهمە کە ئەوەش براوە، ینی جارێک پێش و زمینارمان هەبوو بەس وەرکشۆپمان نەبوو، ئەوە شتێکی زۆر خۆشەکە ئێمەش بتوانیم بەشدار بین و شت ینی بڵێن فێر بین لەو مامۆستا جوانانە کە هەمانە لێرە و زۆر زۆر مهمە و زۆر زۆر پێم خۆشە و من بەس ئەوەمە کە خەڵکی گەنجی زیاتر بتوان بێن و ینی تۆزی بڵاوی بکەینەوە و لەبەر ئەو تا ئێستا کە من بڵێن لە هەمووی گەنجە بەسی تر گەنجانیش کە بتوان بێن و بەشدار بێن و زیاتر ئەمە خەڵک زیاتر بێت لەبەر شتێکی ئەوە نەمۆهیمە و جوانە و زۆر نییە لە ئەڵمانیا بڵێ ئەنجا ئەوەشی خۆشە تەرجمەی ئەڵمانیش ئەکرێک بڵێ کە چۆنەڵێ کە ترانسلیت و ماناکەن، یعنی بکرێتەوە بۆ هەموویش و بتوانین تێکەڵ بین و خەڵکی ئەڵمانیش داوەت بکەین کە لەم کولتوری ئێمە تێبگەن و بێچکە لەوەش ئەم هەموو فەنیە و لەگەڵ ئەکتەر وەمانە هەموویە ببینن و ئەو جوانی ببینن. ئەمە لە تێپی شانۆیی لەرێکە نوێنەراتی گەرمیانەکەین، میوانین لە شاری هالەزا لە وڵاتی ئەڵمانیا لە دووەمین دیمانی کوردی شانۆی کوردی دیاسپۆرا کە گروپی کابارەتی کوردی پێڵساوە. دیارە دوێنێ لەکردنەوەی فستیڤاڵەکە جەمان لە هەندێک ئاوازی کوردی زۆر خۆش بوو بە دەنگی کاکە بیژن و دوای بەدوایەوە کاری گروپی کابارەتی کوردی شانۆیمان بینی، شانۆیەکی باش بوو بەڕاستی و ئەمڕۆ ڕۆژی دووهەمە لە ئێستا ئەمە بەشدار بوون لە وەرکشۆپێک کە هەر گروپی کابارەتی کوردی پێستاوە، دوای بەدوای نیوەڕۆ دوو ئیشی شانۆیی تریشە بینی.